سڵاوتان لێ بێم کاتتان باش. حکوومەتی عێراقی لە مانگی دەی ساڵی ڕابردووە بە فەرمی هاوردەکردنی هێلکەی بیانی قەدەغە کرد. هەرێمی کوردستان پابەندی ئەو بڕیارەیە، بەڵام بە بەردەوامی و بە قاچاغ هێلکەی هاوردەکراوی بیانی لە ئێران و تورکیاوە دێتە ناو خاکی هەرێمی کوردستان و ساغ دەکرێتەوە. بۆچی هێلکە بە بەردەوامی هەر بە قاچاغ دێت؟ ئایا بۆچی نیوەی چێلگەکانی ناوخۆ داخراون؟ چۆن دەکرێت ئەم کێشەیە چارەسەر ببێ؟ لەسەر ئەم پرسە گرنگە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. ئەگەر لە پێشتر بیانووی سەرەکی بەشێک لەو خاوەن چێلگانەی شوێنەکانیان داخست و بەرەمهێنانی هێلکەی خۆماڵیان ڕاگرت، هاوردەکردنی بەردەوامی هێلکەی وڵاتان بوو بێ، ئەوە وەزارەتی کشتوکاڵی عێراق لە مانگی دەی ساڵی ڕابردوو بڕیاری قەدەغەکردنی هاوردەی هێلکەی لە وڵاتان بۆ عێراق خستە بواری جێبەجێکردن. هەرێمی کوردستانیش پابندبوونی خۆی بەو بڕیارە ڕاگەیاند. ئەیکەواتە بۆچی هێشتا هەندێک لە کێلگەکان هەر بەداخراوی ماونەتەوە؟ ئەم کێلگەیە لە هەولێر ساڵی 2008 بە گوژمەی 10 ملیۆن دلار دامەزراوە. ساڵانە لە توانایدا بوو 165 ملیۆن هێلکە بخاتە بازارەوە. ڕۆژانێک لێرە دەنگ و زریوەی مریشک و جمجۆڵی کارمەندەکان و بە بازارخستنی هێلکە هەبوو. بەڵام ئێستا هەموو شتێک لێرە وەستاوە. هۆکاری داخستنی ئەم شوێنە چیەکە 600,000 مریشک لێرە ڕاگیرە و هێلکەیەکی زۆریان بەرەمەهێنا. بۆچی ئێستا ئەمە نابینین؟ بەهۆی چەند هۆکارێکەوە ئەمە هێلکەی تورکی داخل دەبوو، هێلکەی ئۆکراین داخل دەبوو بە کوالیتێکی زۆر خراپ داخلی ئەرکانە دەبوو. نەمانەتوانێت منافەسەی ئەم هێلکانە بکەین لە بازارەکانمانە و بەهۆی چەند هۆکارێکەش ئەمە هێلکانمان لە هەولێر سەر نەدەبوو. خەرک لێوابی هێلکەی تورکی لە هێلکەی خۆمانی باشترە. باشە، لە مانگی دەی ساڵی ڕابردوو هاوردەکردنی هێلکە قەدەغە کراوە. ئەمە وای نەکرێەوە دووبارە دەست پێ بکەنەوە؟ بەتەمانە دەست پێ بکەینەوە، بەس پێویستم چاوانە دەست حکوومەتەکە هاوکاریمان بکەن بە پێدانی قەرزی کشتوکاڵی و پاراستنی زیاتر و بێدانی کارەبا. مشکلی کارەبامان هەیە، مشکلی گازمان هەیە، نەبوونی گاز و نەبوونی کارەبا. ئەگەر زیانەکانتان چی بووە؟ بەهۆی چی و زیانتان بەرکەوت لە کاتێکە ئەم پرۆژێتان دامەزار؟ زیانەکان بدایەتەکەی خازانمان کرد، ئایبی نەبوو، بەس بۆ 3 ساڵی ئەخیری هێلکەی زۆر لە ئۆکرانیا تورکیا دەهات کە حدودی بەغداش قەپات بوو. ئەمە هێکاتۆنی هێلکەی تقریبا نێزیکەی 30,000 دینار تەکلیفی دەکرد. ماوەی زۆر ماوەی نزیکەی مانگێک کاتۆنی هێلکەمان دەفرۆشت بە 14,015 زاریکەنە دەکەیتە نیوەی تەکلیفەکەی. بەڕێوەم بۆ یەکێک لە گەورەترین چێلگەکانی بەرەمێنانی هێلکە. پێش چوونە ژوورەوەمان بە تەواوی ئۆتۆمبیلەکان پاکش دەکرێنەوە لە هەر ڤایرۆس و میکرۆبێک. لە هەمان کاتیشدا پێویستە بەرگی تایبەتی لەبەر بکەین بۆ سەلامەتی ناو چێلگەکان. ئەم چێلگەیە بە یەکێک لە گەورەترین چێلگەکان لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا دەنرێت کە لە 2 بەشی پەروەردەکردنی پەلەوەر و 3 بەشی بەرهەمهێنان پێکاتووە. ماوەی زیاتر لە 5 مانگە لە دوای دەرچوونی بڕیاری قەدەغەکردنی هاوردەی هێلکە دەستیان بەکارکردن کردوتەوە. ڕۆژانە بەرهەمێکی زۆر دەخەنە بازارەوە بۆ دامەزراندنی پرۆژەکە. 100 ملیۆن دلار وەکو گوژمە بەکار هاتووە. ئێستا نزیکی 130 کارمەند کاری تێدا دەکات. بەرهەمی ساڵانەی 700 ملیۆن هێلکەیە. ئەمە فترەیەکی زۆر پرۆژەکەمان قەپات کرد لەبەرەوەی نەمادەتانی هیچ منافەسەی ئەو هێلکێ و مریشکەی کە لە ئەو شارانەی دەورە پشمان لە تورکیا دەهات بە زۆری ڕامانگرت ئیش و لەو پرۆژەی ئێستا بە حدودی 120-130 کرێکار و مۆزەفی شێ دەکا ئێستا و مەسرەفێکی گرانە. فەگەر منافەسەکی ڕاست نەبی ڕۆژێ 30 ترێلە و 40 ترێلە و 40,000-50,000 کارتۆن لە تورکیا کە داخل دەبوو ئەتوناتانی وێ بکەیت چکو لەوێت دەعمێک هەیە لەکنەما هیچ دەعم نییە لە حکوومەتەوە لە بۆ ئەو مەشاریعانە. چەندێک ڕاتان کرد ماوەی ڕاگرتنەکەی بە حدودی 2 ساڵ و شتێک ڕامانگرت. ئێستا دەستمان پێکرد پێش 6 مانگ. پێش 6 مانگ کە پاشەوەی قرارەکە لە بەغا دەرچوو کە مۆزوعی هێرکە مەنعکرا داخل لە مانگی دەی ساڵ 2019 قرارەکە دەرچوو دەستمان پێکردەوە کە ئیش پێ بکەین و ئێستا ئەمە بەرهەمی ئەو پرۆژەیە هەمووی لە بۆ بازاری کوردستانە. بەڵام ئێستا هەر هێرکێت بە قاچاق هێرکە دێ هێرکە هەولێر زۆر باشترە، بەس هێرکەی زۆر لای سلێمانی داخل دەبی، بەس لە هەولێر کەمترە، بەس هەر لە بازار هەر هەیە مۆزوودە. دەڕی خاڵە سنوورەکانی سلێمانیەوە هێلکە داخل دەبی.
ئاگدارن بەڵێ ئاگامان لێ داخل دەبی و خەبەریشماندا خبرتان هەیە چکەمە لە بەغدایش کەسە ناسن لەو کەسانەی کە بە قاچاق هێلکە بێنێ ئێستا تەلەفۆنی چی بۆ بکەین ئێمە وەکو میدیا ئەمە نازانین چکو ئەو مۆزوعی کەشف ناک ئەمە لە بەغداش زۆر ئەمن لە بەغداش هەر نردیانە دووم و چوم لە گەریان دانیشتم و زۆرمان حەوڵدا کە بزانین تاجرەکان ببینەوە تاجرمان نەدیتەوە وابزان مۆزوعەکە لە تیزارەت نییە مۆزوعی سیاراتە سیارات دێ و دەڕوا و ئیشەکە خۆی قاچاقەفە کەشف ناکرێت کەشف ناکرێت ناشزانم چی لە پشتە والله دەبی ئەکید دەبی ئینسانی بە قوتی لە پشتبی ئینسانی کار بەدەستی گەورەی بە پشتبی دەنە ناتانی بینی چکەوە مۆزوع حدودە حدود چۆن دەکرێتەوە ئەگەری کەچی بە قوت لەگەدەوێت ئەمە لێرە هێستا هیچ دعمێک نییە یعنی مثلەن کەهرەبا نینە کەهرەبایەکە ئەمە هەمووی 30 دینارە بۆ کیلووات وڵای ئەمە لێرە کارەبامان نەدرایتێ هەیتمان کە کەهرەبا ڕەبت دەکرێت بەس کارەبا هەمووتانی وەزارەتی کشت و کاڵە یان بازرگانیە نامە ئەمە گشتکارین دومین گاز مثلەن گازی مۆلیدات ئەمە لێرە مۆلیداتی زۆر گەورەمان هەیە ئەمە گاز هەمووی بە سعری بازار دەکڕیت یعنی هیچ دامەکمان نییە ناماندنێ ینی بەرپرسانی وەزارەتی کشت و کاڵ ئاگداری پرۆژەکانی کێڵگەی بەرهەمهێنانی هێلکەنین ئێستا ئاگیان لێە ئێستا ئاگیان لێ بەس پێش فقط ئاگانە نەبوو بەس ئیجازەیان دەدا و لە بۆی کە لە تورکیا بێ ئیشیان ئەوە بوو یعنی وەزارەتی کشت و کاڵ پێشتر ئیشی ئەوە بوو ئیجازە دەربینی ئیشی ئەوە نەبوو بێ بزانی چەند پرۆژەی هەیە دراسی پرۆژەکان کە ئەگەرەوانە ئیشەکەن ئینتاجیان دەبی چەند دەستە دەرەوە ئەو پارەی کە لەو مەشاریعانە لەو پرۆژیانە سرف کرایە ئەو پرۆژەی ئێرە بە حدودی 100 ملیۆن دلاری لەسەر ڕۆژانە لەم کێڵگەیەوە 1200 کارتۆن هێلکە دەخرێتە بازارەوە کە هەر کارتۆنێک 12 تەبەقە و هەر کارتۆنێکیش 360 هێلکەی تێدایە دەتوانێت نزیکەی لە 170 پێویستی شاری هەولێر بۆ هێلکە دابین بکات پسپۆڕی بیانی سەرپەرشتی کاری کێڵگەکە دەکەن دکتۆر مستەفا خەڵکی ئوردونە بەڵام لێرە سەرپەرشتیاری قاعەکانی مریشکە کە بۆ بەرهەمهێنان و هەڵێنانی هێلکە لێرەدانراون دکتۆر مستەفا ئەشکورک زۆر سپاس دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە ئەگەر پێم بڵێ ژمارەی مریشکەکانی ئەم هۆڵە چەندەیە ئەم هۆڵە گەورانە 115,000 مریشکی تێدایە ئێمە لێرە بە سیستمی نوێی کەڵگەکان کار دەکەین بۆیە ژمارەیەکی زۆرمان لێ کۆڵداداناوە ڕێژەی بەرهەمتان چەندێکە لەم هۆڵەدا ڕێژەی بەرهەم لەم هۆڵەدا 450 کارتۆن هێلکەی ڕۆژانە جیاوازی چییە لە نێوان هێلکەی سوور و سپی هیچ جیاوازیەک نە لە زۆرێک لە خەڵگەڵێن جیاوازی هەیە دەڵێت سوور خۆشترە و هەیە دەژڵێت سپی بەتامترە لە ڕووی پزیشکیەوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەم دوو جۆرە لە ڕووی پزیشکیەوە هەم پزیشکی و هەم خۆراکیش تەنها ڕەنگ جیاوازە بەڵام جیاوازەکە لە سیستەمی خۆراکیە کە هێڵکەی باش و خراپ بە ڕەنگ جیانابێتەوە جیاوازەکە لە شێوازی خواردن پێدانە کە لای ئێمە سەدا سەد ڕۆچیە پشتیوانی دەوڵەتی ئوردنی چییە بۆ هۆڵەکانی مریشک و هێلکە دەوڵەتی ئوردنی پشتیوانی تەواو پێشکەش دەکات لەگەڵ ئەوەی تواناکەی سنووردارە پشتیوانیەکە خۆی دەبینێتەوە لە پێدانی کارەبا و سوتەمەنی و هاندانی و بەرهێنان هێلکەی تورکی لە ناو خاکی تورکیا کارتۆنی بە 90 دلارە تا دەگاتە دەستی بازرگانەکان 31 دلار دەکەوێت لە هەرێمی کوردستانیش بە نزیکەی 50,000 دینار دەفرۆشێتەوە هێلکەی خۆماڵیش کە لە کێڵگە ناوخۆیەکان بەرهەم دێت کارتۆنی لە 36 دلارەوە تاوەکو 56 دلار دەست پێ دەکات بە پێی قەباری هێلکەکە کە گەورەترین جۆری ناوی سۆپەرە کە بە 56 دلار دەفرۆشێت بڕیاری قەدەغەکردنی هێلکەی وڵاتانی دەرەوە زیانی بە کۆمەڵێک بازرگان گەیاندووە ئێستا لەگەڵەوەی کارەکەیان گۆڕیوە بۆ میوەفرۆشی لە هەمان کاتدا نەخشەی دامەزراندنی کێڵگەی بەرهەمهێنانی هێلکەیان ئامادەیە بۆ جێبەجێکردن ئێرە ئەم شوێنەی جەنابتان بە کارتۆنە بەتاڵەکانی هێلکەیە دیارە کە پێشتر بازرگانی هێلکەتان کردووە ئێستا ئێوە توانن هێلکە بێنن یانە خێرگرفتان بۆ دروست بوو ئیشەکەتان گۆڕیوە لە دەمانجی ڕابردوودا ڕێەکە گیرا بە بڕیارەتی وەزارەتی کشتتوکانی عێراق هێلکە قەدەغە کرا ئێستا کە بەیزنەوەچی هێلکەی هاوردەکرا و لە هەولێر نییە بە یاسایی نێنە زۆر باشە ئێوە لە مانگی دەی ساڵی ڕابردۆ کە قەدەغە کرا چەندێک زیانتان پێکەوتووە بەڕاستی والله ئەمە مانگانە نزیکەی 150,000 کارتۆن هێلکەمە هاوردە دەکرد لە سنووری ئیبراهیم خەلیل هێلکەی تورکی ئێستا کە ئەو مەبلەغە نایێت چەندێک خەڵک لای ئەوە ئیشێکرەوەکو دەستی کار لای ئێمە 45
ئیشکەرمان هەبوو لێرە ئیشیان بێت ئێستا پێتان وایە هێلکە بە قاجاقێت لە هەنێ خاڵی سنووریەوە دێ بەڵێ یەت دێتە لەکوێوە ئەوەی خەڵەتان هەیە بۆ هەولێر و دهۆک نایەتن ئەگەر نا بۆ هەر پازدە محافەزەتەکەی عێراق زۆر باشە ئێوە نەخشێکتان پیشانی من ناوەکو ماستەر پلان بەڵێ ئەتانەوێت چی بکەن ئەمە چیمان پێڵێ مەشروعی زۆر بە ستانداردی جیهانی و شەریکەی فاکۆی ئیتالی بۆمان دەکاتن شەریکەتی زۆر پێشکەوتووە بەرهەمهێنانی هێلکەیە ئەگەر حکوومەت یارمەتیمان بداتن شارلە ماوەچی زوو دەست پێ دەکەن دەست پێەکەن پێتان وایە هاندانتان هەبێ بە خوددایەگەر هاندان هەبیتن مەشروعی زۆر پێشکەوتووەوە شارلە دەبیتە بەڕادەکانتان بەکرێمانداوە زیانی زۆری لیان زیانی زۆری بەڵام هێلکە هەریەت لە ئێران و تورکیاوە لە هێران تووشە بەردەوام نە بازارەکە نەگە بە خۆتان سێرکەچی بکەن بە دووەداچونەشی بکەن بە بەردەوام دەبین هێلکە ئێستاش دە بازاری زۆر زۆرە چی هێنێ ئەو کەسانەی کە دەسەڵات دار بەخۆی هەموو شتێک کە قەدەغە دەکرێتن دەبیەکە سەر پیلانی دابنی کاکە پاش 5 مانجیتکە هێلکە هاوردەکردن قەدەغەیە بەس حکوومەت یەکە سەر قەدەغی کرد ئەمە خراپ ئەو خراپ. لە بازاری شێخەڵای هەولێر هاتوومەتە لای فرۆشیارێک کە لەگەڵ باوکو و براکانیدا ساڵانێکی زۆرە هێلکە دەفرۆشن ئەوان دەڵێن زیاتر هێلکەی چێلگەی خۆماڵی ناوخۆی دەفرۆشن بەڵام بەهۆی ئەوەی نرخەکەی گرانە خواست زیاتر لەسەر هێلکەی بیانی هاوردەکراوە نیگەرانی لە سیمایان بەدی دەکرێ و داوای چارەسەر و ئازادکردنی هاوردەی هێلکەی بیانی دەکەن دەڵێن لە بازاردا هێلکەی تورکی هەیە و هەندێک بازرگان بەڕێگەی قاچاق دەیهێن و دەفرۆشرێ هێلکەی تورکی تۆ لە چێوە بۆ دێت من لە بازار کارتۆن دەکڕم خۆ من تاجیلی مەسەد کارتۆن تۆ ئەزانی چەند ساڵە لە ئیشەکەیت خۆ چ ساڵێکی هێلکاکەی ئێستا زۆر بێزاری لە ئیشەکەی خۆت چی وای کرۆ بێزاربی هەر ئەوم پێ بڵێ بەجددی چی وای کرێت تۆ بێزاربی لەو ئیشە لەبەرەوەی تو هێلکەکە بە متەوەفری نایە نییە سلێمانی تەبەقەی بە سێنیوە کارتۆنی بە 30,000 بە سلێمانی وانی سلێمانی وانیە پردی ئەوەتە برێ پردێ بە 30,000 تەبەقەی بە سێنیوە ئێستا بە چەند نەتانەنێ کارتۆنی ئەوە 50,000 ماینایە 50,000 کارتۆنی کڕۆن گچکەکە 22 کیلۆ بە 36,000 ماینایە ئەنێ کەمترین خێرتان بۆ مێنە جەناب وەڵای ئەوەی وا بەزەرە 2,000 دەفرۆشم بەزەرەی 2,000 فرۆشی دەیفرۆشم هەر کارتۆنی 2,000 لەبەرەوەی دەرێ سپی لەگە بە ئێستا دوێنێ چوومە دە کارتۆنی مینایە دەرێ دەبی چاری سۆر لەگە بە یکاکە سۆرەکە نافرۆشرێ عیبی تێدا نیە خەڵکی هەولێر سۆر ناخوا هێلکەی پاس لەسەر نییە سۆر ناخوا ئەچێ بۆ ناوەڕاست و باشوورە گرانی کردیان مامۆستا گرانیش بووە بەڵێ سۆرە تەمەشاکە بەڵێ ئێستا 20 کارتۆنی بە 40,000 زەرە وا دەیفرۆشم هەر کارتۆنی 2,000 بێرەکرێ دەی بە چاری بدەیت تەبەقەیەک بەخۆشی بە 50 هینای 2,000 زەرەرە هەڵبەتە لێرە ئەم گفتوگۆ گەرمە چڕوپڕە لەسەر ئەوەیە کە هێلکەی تورکی کاتی قەدەغە کراوە بێتە ناوخە کێرەی کوردستان هێلکە خۆماڵیەکە گران ڕادەوەستێ لەسەر فرۆشیاران لە بازاردا بە تایبەتی لە بازاری شێخەڵا ئەوان ئەخوازن هێلکە هاوردە بکرێ بۆ ئەوەی هەم بتوانن خێرێ بکەن و لە هەمان کاتە جۆرە ڕکابەریش لە بازارە هەبێ و بتوانن کارتۆنی بە هەرزانتر بکڕن بەدیلی نییە ئستا ئەوەی خۆمانە تورکی بێتن 35 ئەوش 55 معقول نیە ئەوە هەر ئەو حالا ئەوەی دایتەمە فەرمو 20 کیلۆ بە 36,000 دایتەمە تورکیەکە 25 کیلۆ بە 35,000 هیچ بەدیلی نییەوە کاکە ئەوە ئەتوکە ئێستا مەمنوعی کە سەرچاوم بانێ تورکی بەس خێرە بەدیلەکەت نییە ئەی ناوخۆیەکە چێلگە ناوخۆیەکانی هێلکە دەستن لای حکومەت کاکە بانێ دەرەوە ئەمە ئیسفادەمان نیە خێرە لە تورکیا ڕادێ 30,000 ڕادەوەستی خۆمان نە مصرفاتیە نە هیچی هەیە و خێرە هیچ سعرەکەشی تەبەقەی 1500 گرانترە هیچ معنای نییەوە کاکە لە دەرەوە دێ 1500 هەرزانی کارتۆنی 20,000 بینە ئەوە مینایە وەڵا 54,000 دینار ئەوە بە 5,000 دەفرۆشم کەمتریش نادەم بە 54,000 مینایە تەبەقی بە 5,000 کەمتر خەڵک ناڵەن گرانە خەڵک بەریێ وەڵا کابرا دێنی تەبەقی حاجی ها دەمێشتی خۆمان بەکاربێنی نامەنێشتی تورک و ئێرانی و فارس و نازەوی سیتر لە زۆربەی شتەکانی دیکەی ماڵی خۆشان هەروایە یعنی زۆربەی شتانەی کڕی حەزەکەی شتی خۆماڵی بێ بەڵێ حەز دەکەم بەدائمی شتی خۆماڵی بێن بۆی یارمەتی وڵاتەکەمان بدەین وڵاتمان چۆن بە پێش دەکەوی غێر هەر کەسەوە دێ خوارد و هەموو کەلوپەلی خۆماڵی بەکار بێنێت بۆ ئەوی وڵاتەکە بە پێش بکەوێت زانیاریەکان دەڵێن لە تێکڕای خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە ڕۆژانە و شەوانە هێلکە لە تورکیا و ئێرانەوە هاوردە دەکرێت لە کاتێکدا لەلایەن دەستەی گومرجی عێراقەوە قەدەغە کراوە
بە دوای ئەم زانیاریەدا تەلەفۆن بۆ کۆمەڵێک لە بەرپرسانی خاڵە سنووریەکان دەکەم. هەڵبەتە ئەم تەلەفۆنەمان بۆ کاک مەسعود سەرپەرشتیاری مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە و ئەمەوێ سەرنجەکانی وەربگرم. ئەلو کاک مەسعود ساوت لێبێ قوربان چۆنیت؟ زۆر سوپاس احترام و ڕێزت هەیە. کاروان ڕەحمانم پێشکەشکاری بەرنامەی بنکۆڵ لە کوردستان 24 دەربارەی هاتنی هێلکە ئەمەوێ لە جەنابتان بپرسین. خەڵکێک لە بازاڕە و لە شوێنە گشتەکان گومانەکەن کە بێجگە لە ڕێگەی نافەرمی و قاچاغ بە ڕێگەی خاڵە سنووریەکانیشدا هێلکەیەتە ناو خاکی هەرێمی کوردستان لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئەمە هەیە بەڕاستی ئایا ڕێگە پێدانێک هەیە لەو بارەیەوە؟ ئەمەی گوێم لە سەرنجی جەنابەت بێ ڕیکۆردی شێکەم. بەڵێ کاکاروان بەڵێ سڵاو بۆ ئێوە تا ئێستا لە کۆتایی 2016ەوە یەک هێلکەش لەم سنوورە داخل هەرێمی کوردستان نەبووە. بەڵێ کاک مەسعود گومانەکرێ بە ناوی باری دیکەوە بێتە ناو خاکی هەرێمی کوردستان و کەسانی دەست ڕۆشتوو بیهێنن ئەمە وانە بەڕاستی؟ بەڕێز بەڕواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران سەر بە وەزارەتی داراییە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو دام و دەستگاکان بە گومرگەوە بە کۆمەلگاوە بە کشت و کاڵەوە بە بەیتەرەوە هەموو لەژێر ڕێنمایەکانی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. هیچ بەرپرسیکی بەڵا هیچ دەستڕۆشتوێک ناتوانێت لەم دەواازە هیچ کارێکی ناقانونی و قاچاغی ئەنجام دەد. ئێمە ڕێگە بە هیچ کەس نادەکەن ئەسڵە هەوڵی ئەو خاش نەبووە. یعنی دڵنیاتان دەکەیمەوە کە هیچ بابەتێک بەم شێوە نەک لەسەر هێلکە هەرچی بابەتی ترە لە دەرەوەی ڕێنمایەکان بە هیچ شێوازێک ڕێگایت نات. ئەمجارە مەبەستمە لەگەڵ سەرپەرشتیاری مەرزی نێودەوڵەتی باشماخ قسە بکەین کە مەرزێکی سنووری هەرێمی کوردستانە بە وڵاتی ئێرانەوە ئایا هێلکە لە ڕێگەی ئەو مەرزەوە دێت ئەو ترێت نووسراوێک هەیە کە ڕێگەی داوە لە ڕێگەی مەرزی باشماخەوە هێلکە هاوردە بکرێ لەگەڵ لیوا مەریوان سەرپەرشتیاری مەرزی نێودەوڵەتی باشماخ قسەمە بێ. نووسراوێکی فەرمی هەیە کە ڕێگەی بە جەنابتان ناوە کە هێلکە هاوردەی هەرێمی کوردستان بکرێ ئایا ئەوە چییە بەڕاستی؟ بعدی جەنابەتگەڕەکانە بەڕێز وەزیری دارایی لە دەی حوتی 2019 ئەو ڕەزامەند بووە بەو نووسراوە موافقەتی کردەوە بۆ کۆمپانیایەک کە 600,000 کارتۆن هێلکەی تورکی لە مەرزی بە باشماخەوە بێت. کەواتە ئێستش هێلکە بە پێ و نووسراوە لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە هەردێت. هەتا ئەو کەمی تەواو ئەبێ لە نووسراوەکە بەڵێت دوای ئەوەی تر لێکاتە من حق. بەڵێ کەواتە چکە ئەو دام و دەستگانەی ئێمە سەر بە وەزارەتی دارایین واجبی سەرشانمانە کە ئەو فەرمانانەی لە وەزارەتی دارایی و لە جەنابی وەزیرەوەدا دەرەچێ بکاتە جێبەجێکی. کەواتە هێلکە لە مەرزی باشماخەوە بە قاچاغ نایە بەڵکو بە فەرمی دێت. بە فەرمی بەناو مەرزەکە بە ڕسمیەت گومرگ ئەکرێ و ئەچێ بۆ کوالەتی بخا نەپاسەکرێ. باشە کەسانێک گومانەکەن کەسانی دەستڕۆیشتوو هێلکە بێنن لە ڕێی باشماخەوە ئەو قسانە وانە یان هەر بازرگانی ئاساییە و بە پێ ڕێنمایی هێلکە هێنێ. برای بەڕێزی من تۆ پێشتر پەیوەندی بەمنەوە کردوتت ئایا دیان نایە دیتر منات بەبەتی پرسیارەکەی خۆت جواب بمایتەوە کەسانی دەستڕۆشتوو منەڵم ئەمری وەزارەتی داراییە ئەمری وەزارەتی داراییە. بەڵێ قوربان زۆر سوپاسی دەکەم. ئەو ئەمرە بۆ کۆمپانیایە بۆ هەچ کەسێکە ئەوە پەیوەندی بەمنەوە نیە مهمەوەیە فەرمان لە وەزارەتی داراییەوە دەرچوو. خاڵی سنووری جەنابتان گەورەترین خاڵێکی سنووریە لە هەرێمی کوردستان هاوسنوورن لەگەڵ تورکیا ئەوتەی هێلکەی تورکی لە ئیبراهیم خەلیلەوە داخڵە بێت لە کاتێکدا لە مانگی دەی ساڵی ڕابردووە قەدەغە کراوە. سەرنجی جەنابتان چیە؟ ئایا ئەوە وایە؟ نانایسە هیچ هێلکە داخڵ نابێت بە هیچ جۆرێک ئیبراهیم خەلیلەوە و بڕیار دەرچووی هێلکە داخڵ نابێت. ئەو گومانانەی کە ئەوترێت ڕاست نین؟ ناڕاستی ناکی ڕاست نین. باشە لە ژێر باری دیکەوە بە ناوی باری دیکە هیچ کەسێک هەوڵی نەیاوە بیهێنێ؟ من ناگام لێ نییە. باشە هێلکەی تورکی کە دێت لەکوێوە دێت؟ ئەوەی جەنابتان زانیاریتان هەبێت. والله من تاکیدی نازانم. ئاگادار نین بە قاچاغ بێت؟ بە قاچاغ ئەکید بە قاچاغ دێت دەچن بۆ حدودی ئیران وان لەو ڕێگاتە یعنی هێلکەی تورکی لە ڕێگەی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دێتە ناو خاکی هەرێمی کوردستان؟ وا دیارە. وا دیارە یان زانیاریتان هەیە؟
والله دلين لاولين راقيادت جيمان لێ دەبێت ئەنی ئێوە بێمنەتن ئەگەر هەر کەسێک بێت لەوێ چاودێری بکات بزانێت هیچ هێلکەیەک لە ئیبراهیم خەلیلەوە داخل نابێ نانە داخل نابێت هەڵبەتە نەک لێرە لە شوێنێکی دیکەش من هەوڵێم جارێکی دیکە پەیوەندی بکەمەوە بە سەرپەرشتیاری مەرزی نێودەوڵەتی پەروێزخان کە ئێستا تەلەفۆنەکەی بەردەست نییە. دیارە من پێش 3 کاتژمێر تەلەفۆنم بۆ سەرپەرشتیاری مەرزی نێودەوڵەتی پەروێزخان کرامەوە جارێکتر دووباری بکەمەوە بۆ ئەوەی سەرنجی ئەوانیش وەکو سەرپەرشتیارانی هەر سێ مەرزەکەی دیکە ئیبراهیم خەلیل، حاجی ئۆمەران باشماق ببیستم. ئەلو کاک عەلی سڵاوت لێبێ باشی کاک عەلی بەڕێز ئایا بەڕاستی هێلکە لە ڕێی مەرزی جەنابتانەوە هیچ نووسراوێک هەیە بە فەرمی ڕێگەی بات بێتە ئەمدی و یان نەخێر هەر قەدەغێ و نابێ بێت ئەمە هەموو پرسیارەکەی ئێمەیە جا قوربان با من یەکشتی پێ بڵێم تۆ خۆتە پرسیار لە وەزارەتی زێت لە زێتەنەری و وەزارەتی کشت و کاڵ بکە زێتەنەری کەسەر وەزارەتی کشت و کاڵە خۆیان وەڵامەکەتان پێڵێ من خۆم تا پەیوەندیەکانمان هەبێ وتە نادە مەگە لە کۆنفرانسەکان لەم پرۆگرامەدا ئەوە ئاشکرا بوو کە ئەو ڕێنمەیانەی خاڵە سنووریەکان کاری پێدەکەن جیاوازن لە یەکتر هەندێکیان دەڵێن بەپێی یاسا ڕێگە نادەن و هەندێکی تریان دەڵێن بەپێی یاسا ڕێگە دەدەن هێلکە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. بەپێی زانیاریەکانی عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆران لە پەرلەمانی کوردستان داهاتی 1 مانگی هێلکەی قاچاغ بە 9 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێ. بەرپرسانی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان نکۆڵی لەوە ناکەن کە بە قاچاغ هێلکە هاوردە دەکرێت. ئەبێ کاری زۆر لەسەر بکەین کە ئەوەی بەرهەمی ناوخۆ بە هەموو پێوەرەکان لە هەموو بەرهەمەکانی هاوردە باشتر و تەندروسترە بۆیە بێ بەڕاستی کار لەسەرەوە بکەین هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆەوەی کە گرنگی درێ بە بەرهەمی ناوخۆ و هاوڵاتیان هەتا بەرهەمی ناوخۆ وەستا بێ پەنانە بەرە بەرهەمی هاوردە. زۆر بەش ئەوترێت لە خاڵە سنووریەکان ئەو هێلکە بە قاچاغێت ئاگدارن ئێمە ئاگادارین یعنی ڕاستە ینی ئەوەی کە ناتوانین نکۆڵی لەوە بکەین ئەو بەرهەمانە ئەو هاتووە بە قاچاق بەڵام خاڵە سنووریشەوە بە فەرمی نازانم ئەوەیان بەڵام ئەوە لە کاری وەزارەتی ئێمە نییە وەزارەتی ئێمە مهم گرنگەوەی ئێمە پابند بووین بە هەموو ئەو بڕیارانەی دەرچووە و یەک نووسراو نەکراوە بۆ هیچ کەسێک و هیچ کۆمپانیایەک بۆ شکاندنی ئەو بڕیارە ئەوەی کاتۆ بە قاچاق بووە و دەسەڵاتی ئەوە پەیوەندە بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی داراییە ئەوترێت کەسانی گەێنایانە بەرپرسی بازرگان بوون ئاگدارن من تەنها ئەوەسیارەتییان هەبوو دەسەڵاتیان هەیە خەڵکی کیاسایی ناتوانێت هێلکەیە بێنێ ڕاستە ئەوە من ناتوانم نکۆڵی لەوە بکەم کە بەرهەم بە قاچاق هاتووە بێگومان کە ئێمە ڕێگەمان پیانەیە بێ ئەو هێلکێش لە بازرگانی کیاسایی توانێ بیهێنێ بەڕاستی من ئەو بابەتە ینی تەنها ئەوەندە ئەڵێم بە قاچاق هاتووە چێ هێناوێتی چۆن هاتووە ئەوە بەڕاستی ئەرکی وەزارەتی ئێمە نییە و ئەوە حقیقەتێکە کە ناتوانێت ئینکاری لێ بکەیت. لە چەند ساڵی ڕابردوو تا ئەم ساتە 11 کێڵگا مۆڵەتی فەرمیان وەرگرتووە بۆ ئەوەی هێلکە بخەنە بازارەوە بەڵام لەو ژمارەیە تەنها 6 کێڵگەیان کار دەکەن و هێلکە دەخەنە بازارەوە ئەگەر بێت و تەواوی کێڵگەکان واتە هەر 11 کێڵگەکە کار بکەن و هێلکە بخەنە بازارەوە ئەوە دەتوانن ساڵانە زیاتر لە 1 ملیار و 300 ملیۆن هێلکە بخەنە بازارەوە. بەشی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ هێلکە بریتە لە 800 ملیۆن هێلکە لە ساڵێکدا واتە دەتوانرێ بەشی ناوخۆ زیاتر پڕ بکاتەوە و چیتر پێویست بەوە نەبێ بە قاچاغیش هێلکە بێتە ناو خاکی هەرێمی کوردستان. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین ئەگەر هانی زیاتری کێڵگە ناوخۆیەکانی بەرهەمێنانی هێلکە بدرێت ئەوا چیتر پێویست بەوە نییە لە دەرەوە هێلکە هاوردە بکرێت تەنانەت بە قاچاغیش هەروەک دەژووترێ کێڵگە ناوخۆیەکان دەتوانن بەشی پێداویستی ناوخۆ بە زیاتریشەوە پڕ بکەنەوە تا بەرنامێکی دیکە هەموو لەگەڵ خۆشییا بن خواتان لەگەڵ.